ئێستا دەبینی ئەوە لێما خەسار بۆ ڕز بە خەسار بووین ئەوە لاتوە کونجەکەمان. جوتیارێکی خەڵکی قەمتەرانی سەر بە ئیدارەی ڕاپەڕینە و دەڵێت بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەک لە ناو کونجیەکانیدا ئەم ساڵ ڕنج بە خەسار بوون. قادێر دەڵێت نەخۆشیەکە زۆر بە خێرایی لە ناو کونجیەکانیدا بڵاو بووەتەوە و بەشێکی زۆری بەرهەمەکانیان وشک بوون و لە ناو چوون. ئەو جوتیارە دەڵێت سەرەڕای ئەوەش هیچ کام لالایەنە پەیوەندیدارەکان بەدەمیەوە نەچوون. بەرهەمەکە ئەوە ئێستاوە حالێن ئەوڕۆ گرتوێتی ئەوڕۆ دوێنێ گرتوێتی ئەوە تەقریبەن ئەوەیە ئەمە پێی دەڵێن لا ڕەشە چەند ناو لە ڕێگ و نێوان ڕێگ و قەدەکەی شک دەبێت دەڕزیت و شکی دەکات ئەتا ئەوای لێ دێت. وڵاجا ڕووبەری کونجی ئێستا لە منتیقەیمە ئەو عەرزانەی ئێمە تقریبا 70 دۆلممان کردووە 70 بۆ 65 دۆلم دەبێت بە تەواوەتی ئەو بەشە وێران بوو ئەو بەشە هەمیە ساڵمان باش نەبوو ئێستا دەبینی ئەوە لێما خەسار بۆ ڕز بە خەسار بووین ئەوە لاتوە کونجەکەمان. بەو خوای ناڵم بە نسفەیە بە سەتایە ئێستاەوە 6 زیاتر هەفتاوەکو زەرەمەند بووە من بۆ خۆم 130 بۆ بەرکەوتووە. ئەندازیارێکی کشتتوکاڵی دەڵێ نەخۆشیەکە وەرزیە و بەکەڕووی بەکتریا ناسراوە ئەگەر زوو بەدەمیەوە چوبان چارەسەری هەیە. دەژڵێت پێویستە ساڵانە لە سەرەتای چاندن و کردنی کشتتوکاڵدا ڕێنمایی کشتتوکاڵی بە جوتیاران بدرێت نەوەک دوای بڵاوبوونەوەی نەخۆشی و لە ناوچوونی بەرهەمەکانیان. ئەم نەخۆشیە نەخۆشی فیزاریۆمە لە ناوچەی بینی قەد و ڕێگی ڕۆکەکان پەیدا دەبێت بە تایبەتی داچاندنی وەرزی پاییزە لە وەرزی دووەمی داچاندنی کونجی پێیا دەبێت لەو کێڵگانەکە کونجی لێ بەرهەم دەبین لە سەرەتادا بەشێک لە بڕکە کونجیەکان ئەو حاڵەتان لێ دروست دەبێت و وشک دەبن و وردەوردە لەگەڵ ئاودێری ئەو کەڕووە بڵاو دەبێتەوە لەگەڵ ئاوەکە بڵاو دەبێتەوە وردە وردە زوربەی کێڵگەکە دەگرێتەوە بۆ ڕێگرتن لەمە بەڕاستی پێویستە جوتیارەکە شارازا بە پێشتر تۆکە تاقیمکە بە مادەیەکی قڕکەری کەڕووی ئەل هەموو بەڕێوەبەرە کوشتەکان سنتەری ڕێنمایی کشتتوکاڵی هەیە جوتیار کە بەربوومێک داستێنێت پێویستە ڕێنمایی سەرەتایی لە سنتەرەکان وەرگێ یان لەلایەن فەرمانبەران سەردانی ئەو کێڵگانەکە لە بێدایەتی تەشەنەکردنی ئەو نەخۆشیە نە لە کاتێکا کە کێڵگەکە وێران دەبێت. بەهۆی لەباری ئاو و هەوا و خاکەکەی بەشێکی زۆر لە دەشتی بیتوێن ساڵانە دەکرێت بە کونجی و بەرهەمێکی باشی هەیە. شارەزایانی کشتتوکاڵ دەڵێت بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بەرهەمەکە بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین دەکات. ڕێناس ئەرسەلان گوندی قەمتەران لا سنووری ئیدارەی ڕاپەڕین.